الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين، من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، برایان خوشکان، بیسەران بینەران، السلام عليكم ورحمة الله. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی حەفدەیەمە لە بابەتی چاو بە خۆدا گێڕانەوە. بوارێکی دیکە کە پێویستە چاوی تێدا بە خۆماندا بگێڕینەوە، بریتێ لە ڕوانینمان بۆ زانایان و چۆنێتی مامەڵەکردنمان لەگەڵیاندا، چ لە حاڵەتێکە لە ژیاندان و چ لە دوای خۆیان لەگەڵ بیر و بڕوا و بۆچوون و مەزهەب و ئیجتیهادەکانیاندا. زانایان کەسانێکن کە خوا سوبحانە وتعالی لە کتێبی خۆیدا شارەزای کردوون و بە دینی خۆی لە خەڵکی دیکە زیاتر ئاشنای کردوون. وەکو دەفەرمێ ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا. دوای کتێبی خۆمان کردە میراتی ئەو بەندانەمان کە هەڵما بژاردوون. کەواتە هەر کەسێک خوا لە دینی خۆیدا لە کتێبی خۆیدا شارەزای کە هەڵبژێری کردووە، خوا گوڵبژێری کردووە، پەسەندی کردووە. بەڵام ئەوانیش دوای خوا پۆلێنیان دەکا بۆ سێ جۆر: فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير. هەیانە ستەمکارە لە خۆی، ستەمی لە خۆی کردووە، و هەیانە میانجیە، نەدوا کەوتووە نە پێش کەوتووە، و هەشیانە لە چاکاندا پێش کەوتووەتەوە. ئەوەش بەخشەشێکی گەورەیە لەلایەن خواوە. کەواتە زانایان بەگشتی لای خوا هەڵبژێردراون، بەڵام ئەوانیش تەنیا یەک جۆر نین و تەنیا خاوەنی یەک پلەپایە نین، بەڵکو ئەوانیش جۆرا و جۆرن، ئەوانیان کە چاکن. ئەمما هی دیکەیان هەن کە خراپن، هەڵبەتە ئەوانە شایستەی ئەوە هەر نین کە پێیان بگوترێ خوا هەڵی بژاردوون. وەکو لە سوورەتی ئەعرافدا خوای پروردگار دەفەرمێ ألم تر إلى الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين. سەرنجی ئەو کەسە نەداوە کە ئاياتەکانی خۆمانمان پێدابوون، بەڵام فانسلخ منها، ئاياتەکانی لە خۆی داڕنین، وەکو چۆن مارچیف فڕێدەدا، ئەو ئاياتەکانی وەکو پۆشاچێک کە لەبەر دەکرێت و فڕێدە ئاوە دایڕنین، فأتبعه الشيطان، کە ئاياتەکانی فڕێدانی سەر شەیطان بە دوای کەوت و گرتی، فكان من الغاوين ولا بێمرادان و سەرگەردانان بوو. وەزانایانی ئیسلام لەمێژە دوو زاراوەیان بەکارهێناون، بۆ وێنە ئەبوو حامدی غەزالی و زانایانی دیکەش بە ناوی علەماء الآخرة و علەماء الدنيا، یا علەماء الآخرة و علەماء السوء، العلماء السوء. زانایانی دواڕۆژ واتە ئەو زانانەی کە ڕۆژی دوایان کردوتە ئامانج، و زانایانی دنیا واتە ئەوانەی کە دنیایان کردوتە ئامانج، یاخود علەماء السوء ئەو زانانەی کە خراپن. بۆیە زانە ئەگەر بەڕاستی بە زانستەکەی خۆی بەڕێوە بچی و کاری پێ بکە، لە خەڵکی دیکە باشترە. بە نەسی ئاەت خوا دەفەرمێ يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. خوا ئەوانەتان کە ئیمانیانی هێنا و بەرزیان دەکاتەوە، بەڵام ئەوانی کە زانیاریان پێدراوە بە چەند پلە، واتە چەندان پلە زیاتر لە بڕواداران بەرزیان دەکاتەوە. هەروەها خوا سوبحانە وتعالی وەکو پرسیارکردنی نکۆڵی لێکەرانە دەپرسێ لە سوورەتی زومەردا: قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. بڵێ ئایا ئەوانەی دەزانن و ئەوانی نازان یەکسانن؟ تەنیا خاوەن عەقڵان پند وەردەگرن و بیر دەکەنەوە، واتە وەک یەکسان نین، گومانی تێدا نییە. هەروەها خوا سوبحانە وتعالی شایەدیدانی زانایانی لەسەر وەحدانیەت و تەنیا پەرستراوێتی خۆی لەگەڵ شایەدیدانی خۆی و فریشتەکانیدا ڕیز کردووە. دەفەرمێ شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم. خوا شایەدیدا کە جگە لە خۆ هیچ پەرستراوێک نییە، پەرستراوێکی شایستەی پەرستران،
وفريشتەکانی شایەتیاندا وأولو العلم ئەوانش کە زانیاریان پێدراوە شایەتیاندا قائما بالقسط خوا هەمیشە دادگەری بەڕێوە دەبا لا إله إلا هو العزيز الحكيم بێجگە لەو هیچ پەرستراوێک نییە زاڵی کارزانە. کەواتە زانایان پێگە و پلەپایەکی بەرزیان هەیە ئەگەر بەپی زانیاریەکان بەڕێوە بچن و ئەگەر زانیاریەکان بکەنە ئامڕازێک و پێی لەخوا نزیک بکەونەوە و خزمەتی خەڵکی پێ بکەن. بەڵام لە کاتێکدا زانا لی تێک دەچێ و لە کاتێکدا زانا وەفادار نابێ بە زانیاریەکەی و ئەمەکدار نابێ بەرامبەر بەخوا سبحانه وتعالى لەو کاتەدا زانیاریەکەی شەفاعەتی بۆ ناکە نەک شەفاعەتی بۆ ناکە بەڵکو لەسەری دەبێتە بەڵگە. خوا سبحانه وتعالى وێنەی بە دوو ژیاندار هێناوەتەوە دوو ژیانداری خراپ یەکیان کەر یەکیان سەگ بۆ زانای خراپ بەنسبەت کەرەوە لە سوورەتی الجمعەدا دەفەرمێ مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا بئس مثل القوم الذين كذبوا بآيات الله والله لا يهدي القوم الظالمين. وێنەی ئەوانەی تەوراتیان پێدرابوو حملوا التوراة لیان بار کراو بەڵام لێردا بەس پێ ئەوەیە کە تەوراتیان پێدرابوو لی شارەزا کرابوون ثم لم يحملوها دوایی هەڵیان نەگرواتە کاریان پێ نەکرد كمثل الحمار يحمل أسفارا وەکو گوێ درێژانێک وان حمار کۆی گوێ درێژێک وان کە حمار بە حەمیر کۆ دەکرێتەوە وەکو گوێ درێژێک وان چەند کتێبێکی هەڵگرتوون واتە چەند کتێبێکی لێ بار کراون بئس مثل القوم الذين كذبوا بآيات الله ئەمە خراپترین وێنەیە بۆ کەسانێک بۆ کۆمەڵێکە ئاەتەکانی خوا بە درۆدا دەنێن ئەوە وێنەیەکی زۆر خراپە کە بەوە وێنەی بۆ بێندرێتەوە بڵێ فلان زانایە وەکو کەرێکە بارێکی کتێب لێبن خوا ئاوا وێنەی هێناوتۆ بۆ ئەو زانایانەی جوولەکە کە شارەزا کراون لە تەوراتدا لە کتێبی خوادا بەڵام هەڵیان نەگرت و کاریان پێ نەکردووە. هەڵبەتە وەکو چۆن بۆ زانایانی جوولەکە وایە خۆ بۆ زانایانی نەسڕانیش و بۆ زانایانی مەجوسیش و بۆ زانایانی سابی ئەو و دوایی بۆ زانایانی مسلمانیش هەروایە خۆ کەس مافی ڤیتۆی نییە لە بەرامبەر یاساکانی خوادا. هەر کەسێک خوا زانیاری پێ بدا و شارەزای کە لە دینی خۆیدا بەڵامە پێی زانیاریەکەی مامەڵە نەکە یاخو زانیاریەکەی بکاتە ئامڕازێک بۆ خۆشیاندن و پەیداکردنی بژی و بەرژەوەندی دنیایی ناشەرعی بە تەئکید هەمان حکمی هەیە. وێنەیەکی دیکە کە خوا هێناوێتەوە بۆ زانای خراپ لە قورئاندا وێنەی بە سەگ هێناوەتەوە بۆ زانای خراپ لە سوورەتی ئەعرافدا دەفەرمێ واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض واتبع هواه فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث ذلك مثل القوم الذين كذبوا بآيات الله فاقصص القصص لعلهم يتفكرون. دەفەرمی بەسەرهاتی ئەو کەسیان بەسەردا بخوێنەوە بۆیان بجێڕەوە کە ئاەتەکانی خۆمانمان پێدا بوون فانسلخ منها لە خۆی داڕنین فأتبعه الشيطان شيطان شوێنی کەوت و گرتی چونکە لە زمانی عەرەبیدا دەڵێت تەبیعه واتە شوێنی کەوت بەڵام ئەتبعه واتە شوێنی کەوت و گرتی فأتبعه الشيطان فكان من الغاوين لبێمرادان بوو ولو شئنا لرفعناه بها ئەگەر ویستمان بەو زانیاریە بەرزمان دەکردەوە. هەمیشە خوا سبحانه وتعالى شتەکان دەبەستێتەوە بە ویستی خۆیەوە واتە ئەگەر ویستە بامان جەبری لێ بکەین زۆری لێ بکەین کار بە زانیاریەکەی بکە بەرز دەبەوە بەڵام نەمانویستوە جەبری لێ بکەین نەمانویستوە ناچاری بکەین ویستمان ئازادی بکەین ئەتۆ ئازادی ئیش بە زانیاریەکەت دەکەی یان نا پێی بەرز دەبێ پێی نزم دەبێەوە ولكنه أخلد إلى الأرض بەڵام بەویستی ئازادانەی خۆی بە زەویەوە نووساند خۆی شۆڕ کردەوە بۆ زەوی واتبع هواه کەوتە شوێن ئارەزووی خۆی فمثله كمثل الكلب وێنەی وەکو وێنەی سەگ وایە إن تحمل عليه يلهث أو تترك يلهث ئەگەر تینی بۆ بێنی بە دوای کەوی هەر زمان دەردەکێشێ لەبەرەوەی کۆ ئەندامی هەناسەدانی تەواو نییە و ئەگەر یاخو لەبەرەوەی کە هەمیشە پلەی گەرمی بەرزە ئەگەر لێشی گەڕی هەر زمان دەردەکێشێ کەواتە دەبێ زانایان وریابین
خۆشم دەخەمە گەڵ ئێمەش بای ئەوەندەی کە خوا زانیاری پێداوی لە کتێبی خۆیدا هەر لەو ڕیزە حسابین خی پرگار لە زانانی باشمان حساب کە دەبێت زۆر لە خۆمان وریابین زانایان ئەگەر چاک بین لە خەڵکی دیکە چاکترین ئەگەر خراپ بین لە گوناحباران دیکە گوناحبارتر و خراپترین خی پرگار بۆ خەڵکی دیکەی نەفەرمووە وەکو سەگ و وەکو کەر وایە بەڵام بۆ زانای خراپی وا فەرمووە وەکو بۆ خەڵکی دیکەی نەفەرمووە لە ڕیزی فریشتەکانە بەڵام وە لە ڕیزی شایددانیان لە ڕیزی شایددانی خوا بەڵام بۆ زانیانی وا فەرمووە وە فەرموویت چەمپلە بەرزیان دەکەمەوە زانانی ئیسلام ئەوانن کە لە کتێبی خوا شارەزان بە پلەی یەکەم و دوایی لە ڕێبازی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەوانە زانای ئیسلامن زاراوەیەکێ پێی دەگوترێ دەڵێن ڕیجال الدین پیاوانی ئاین ئەمە زاراوەیەکی ڕۆژ ئاواییە و زاراوەیەکی کەنەسی و کڵێساییە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە لە ئیسلامدا ڕیجال الدینمان نییە لە ئیسلامدا عولەما الدینمان هەیە کەسانێک کە پسپۆڕن لە دیندا وەکو چۆن پزیشکەکان پسپۆڕن لە بواری تەندروستی بە ئەندازیارەکان لە بواری خۆیاندا گەردووناسان لە بواری خۆیاندا ڕوەکناسان زەوی ناسان ئیسلام ناسانیشمان هەن کە زانایانن ئەوانە پیاو بنیان ئافرەت بن پێیان دەگوترێ زانایانی ئیسلام و وەکوون لە کتێبی زانانی ئیسلام چێن و چۆنن کە تا 3 چاپ بۆتەوە بە عەرەبیش تەرجەمە کراوە 3 چاپ بۆتەوە باسم کردو بە تەفسیل پێم خۆشە مامۆستایان و زانان ئەوەی نایان خوێندوێتەوە بیخوێندنەوە باسم کردووە کە زانانی ئیسلام هیچ ناو نیشانێکی دیاریکراویان نییە و هیچ بەرگ و پۆشاکێکی دیاریکراویان نییە و هیچ شوێن و جێگە و ڕێگەیەکی دیاریکراویان نییە لە نێو خەڵکدا تەنیا ئەوە نەبێت کە زانان شارەزان و سەرڕاستن و بەڕێی خی پەروەردگار دەزانن کە ئەوانە ئەگەر چاک بن لە خەڵک چاکترن ئەگەر خراپیش بن لە خوار ئاستی خراپی خەڵکی دیکەشەوەن هەروەها من هەر لەبارەی زانایان و کتێبێکی دیکەشم نووسیوە بە ناوی چێ شایستەی مێنبەر و میحرابە هەروەها نامیلکەیەکی دیکەم هەیە تەبایی برایەتی مامۆستایانی مزگەوت من زۆر بیر دەکەمەوە لە مامۆستایانی بەڕێز مامۆستایانی مزگەوت ئەهلی مینبەر و میحراب میراتگرەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جێگرەکانی چونکە خەڵک دەبێت لەوانەوە ڕاست بکرێتەوە چاک بکرێ دەبێت مامۆستایان پێشی خۆیان ڕاست و پاک و چاککەن ئەمجا خەڵکی لەگەڵ خۆیاندا هاوڕەنگ و هاودەنگکەن و بەڕاستی کاتێک مامۆستایان لە ئاستی پێویستدا نابن خەڵکیش گومانی تێدانیە کە دەچێتە ئاستێکی نزمەوە وەکو لەم ڕۆژگاری خۆماندا دەیبینین هەڵبەتە مامۆستایانی باش و مامۆستایانی زانا و میراتگیری ڕاستەقینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەمیشە و بەردەوام لە نێو ئوممەتدا هەر بوون و هەر دەبن بەڵام دەبێت هەوڵ دەین ڕێژەی ئەوانە زیادکەین و ئەوانەش کە لە بەرگی پۆشاکی مامۆستایەتیدان لە سیمایەکیان بەخۆوە گرتووە کە سیمای زانایانی ئیسلامە بەڕاستی بەداخەوە کە زۆر جار حکومڕان و دەسەڵاتداران ئەوانیان پێچاکە بۆ چونکە بە هەوای حکومڕان و دەسەڵاتداران قسە دەکەن بەڵام دەبێت بزانین کە ئەوانە بوختان بە پێغەمبەرەوە دەکەن عەلەیهی سەڵات وسەلام میراتگەرەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوانە نین کە بە دینەوە دەژین دەبێت بۆ دین بژی نەک بە دینەوە بژی و ئەوانە نین کە فتوای تحتە تەڵەب دەردەکەن حکومڕان و دەسەڵاتداران چیان لیان بوێ بۆ شێوە قسە دەکەن جا ئەمە بەنسبەت زانایانی سعودیەوە و میسرەوە و ئیماراتەوە و قەتەرەوە و تورکیاوە و ڕۆژهەڵاتی ئاسیاوە و ئێرانەوە و عێراق و هەمووی وایە هەرێمەوە و هەمووی وایە زانا دەبێت تەماشا بکە خوا چی فەرمووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چی فەرمووە و خەڵک بەرژەوەندی لە چیدا چی حەقێکی بۆ باز بکرێ نەک تەماشا بکە داخوا حکومڕان و دەسەڵاتدار چۆنی پێخۆشە وا بڵێ بە هەوای ئەو هەڵپەڕێ ئەوە نە میراتگیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نە هیچە و ئەوانە لە ڕۆژی دواییدا شەرمەزارن و من پێم خۆش نییە هیچ کەسێک کە لە بەرکی مامۆستایەتی و زانایەتیدایە لە قیامەت شەرمەزار بێ بۆیە من بەخۆم دەڵێم پێشێ ئەمجا بە هەر کەسێک کە مامۆستایە و ئەهلی مینبەر و میحرابە باوا بین کە شایستەی مینبەر و میحراب بین باوا بین کە شایستەی ئەوە بین پێمان بگوترێ جێگەران و میراتگرانی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم ئیمان و عەقیدەمان وەکو هی ئەو بێ
ڕەوشت و ئاکارمان وەکوی ئەو بێ، هەڵوێستەکەمانمان وەکوهی ئەو بن، عیبادەتمان وەکوهی ئەو بێ، شێوەی ژیانمان وەکوهی ئەو بێ، پەیوەندی کۆمەڵاتەکانمان وەکوهی پێغەمبەر بن عەلەیهی سەڵات وەسەلام، و ئەو ئامانجانی کە پێغەمبەری خاتەم کاری بۆ کردوون تحقیقیان کە ئەمەش با بۆ کار بۆ ئەو ئامانجانە بکەین و تاکو بەهۆی ئەوەوە هەم لە دوای نادا سەربەرز بین و هەم لە دوا ڕۆژیشدا ڕوومان بێ بچینەوە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بڵێن ئێمە ئومەتی تۆ بووین و شوێنکەوتووی تۆ بووین و میراتگیری تۆ بووین. صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.